لا تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باشکورساندا تەوەریەکەمان لەگەڵتان دەست پێ دەکات و گفتوگۆی زیاتری ئەو بابەت دەکەین کە نەتەوەی یەکگرتووەکان پرۆژەیە بۆ گەنجان و ژینگە دەرەخسێنێ باز لە گرنگ و ناوەڕۆکی ئەم پرۆژەیە باز لە هەبوونی ئەم پرۆژە و جۆربەجۆرەکانی و بازانی ئەم پرۆژەیە چی لەخۆ دەگرێت لە کامچین و توێژانە لە هەمان کاتدا لە کام پارێزگایەدا دەبێت ئەم پرۆژان یاخۆ بە زنجیرێک بەنێو پارێزگاکاندا دەبێت ناوەڕۆکی ئەم پرۆژەیە چی لەخۆ دەگرێت بێگمان من وردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخەمە ڕۆیش بە میوانداری ساکەر عومەر کە یەکێکە لەسەر پێشکارانی پرۆژەکە سڵاو لێبوو بەرین باش سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باشکورساندا بەشداری من لە سەرتادا کە ئەو پرۆژەی ڕاگەاندراوە کە نەتەوەی یەکگرتووەکان بۆ گەنج و هەروەها ژینگە بووە ئایا ئەم پرۆژەیە چی لەخۆ دەگرێت ناوەڕۆکەکەی چییە باس لە چی دەکات؟ بەیانی ئێوە بەیانی بینەرانیش باش زۆر سپاس بۆم هەلا ڕاستێکی ئەمە یەکەم جارەکە لە هەرێمی کوردستان و کە لە جیهانیشە پرۆژێکی لەم جۆرە ئەنجام بدرێ بە میتۆدێکی زۆر جیاواز کە زۆر تەرکیزی خستۆتە سەر دوو بابەت کە ئەویش گەنجانە و بەشداری کۆمەڵایەتی گەنجان لە کۆمەڵگەیە هەروەها بابەتی ژینگە پرۆژەکە لە دوو قۆناغ پێکاتوە قۆناغێکیان 3 هەفتە لەمەوە پێش دەستی پێکرد و بەردەوامە کە میتۆدەکە پێوترێ ئالتەرنەت ریاڵەتی گەیم ئەگەر بە تەواوەتی وەریگەڕین بۆ سەر زمانی کوردی ئەبێت بە یاری جێگرەوەی واقع کە ئەم میتۆدە پێشتر تەنها بەکار هاتووە بۆ بە بازارکردنی فیلم و ڤیدیۆ کلیپ لە وڵاتانی دەرەوە بەڵام ئەمە یەکەم جارە لە جیهانە کە بۆ بەشداری کۆمەڵایەتی بەکارێت لە ناو هەرێمی کوردستانە پێخۆشحاڵانە پرۆژەکە لە هەر چوار شارەکەی هەرێمی کوردستان هەڵەبجە دهۆک سلێمانی هەولێر ئەنجامدرا و کاردانەوەیەکی باشی هەبوو هەر بۆ ئەوەی کە وازەحتر بێ کە ئەم میتۆدە چییە ئەم میتۆدە تقریباً یاریەکە کە ماس میدیا واتە میدیەمەکانی میدیا سوشال میدیا و تەلەڤیزیۆن و تەلەفۆن و هەموو شێوازەکانی میدیا لە خۆ ئەگرێ لەگەڵ ئەرزی واقعتێکەڵ یەکەیتەوە هەندێک سەرەدا و بەو کەسانی کە لە یاریەکە بەشداریەکەن و ئەوان بەپێی ئەو سەرەداوانە کۆمەڵێک مەتەڵ هەل ئەەکەن و لە شوێنێکەوە دەچنە شوێنێکی تر عادەتەن ئەم جۆرە یاریەکە لە وڵاتان دەکرێت بۆ بە بازارکردنی فیلمێک بۆ نمونە کاتێک لە شوێنێکەوە دەچنە شوێنێکی تر دیاری وەرئەگرن یاخود پێویستە بە پرۆسەسێکی دوور درێژا بڕۆن بەڵام ئێمە شتەکەمان وا لێ کردووە کە کاتێک لە قۆناغێکەوە دەچنە قۆناغێکی تر زانیاری وەردەگرن لەسەر هەم کللتوری خۆیان و هەم لەسەر ژینگە و هەم لەسەر ئەوەی کە چۆن ئەتوانن لە ناو کۆمەڵگەکەیانە چالاک بن. و قۆناغی دووەم کە 16 بۆ 12 ئەنجامەدرێ بریتە لە هاکەثۆنێکی گەنجان کە ئەمەش پێخۆشحاڵانە هەر بۆ یەکەم جارە بەم میتۆدە بەکاربێ بۆ ئەو کەسانەی نازان هاکەسۆن چییە هاکەسۆن بریتە لە ئیڤنتێک کە تایە گەنجان لە هەموو شارەکانەوە کۆ دەبنەوە عادەتە ماوەی 24 ساعت یاخود لە کۆتایی هەفتەیەکە لە یەک شوێن کۆ دەبنەوە ئیش لەسەر پرۆژەکانیان ئەکەن پرۆژەکانی ئەمساڵ ئەو کەسانی کە ئەتوان پرۆژە بۆ ئێمە پێشکەش بکەن بابەتی سەرەکی تایە ژینگە ئەبێ کە ئەویش ژینگە بە شێوەیەکی بەرفراوە واتە ژینگە و حکومەت ژینگە و یاسا ژینگە و کۆمەڵگە ژینگە و کۆمپانیەکان و هەر بابەتێکی تر کە پەیوەندی بە ژینگەوە هەبێ بەڵێ خاتو ساکار ئەو قۆناغی دووەمەی کە تۆ ئاماژە پێکرد کە دەکرێت بڵێن لە ماوەکانی داهاتوودا ڕادەگەیەندرێت باشە ئەو پرۆژانە ئاماژە پێکرد ژینگەیە پرۆژەکانی دیکە چین لە هەمان کاتدا دەکرێت هەر گەنجێک بۆنە پرۆژەیەکی هەبێت یاخود بیرۆکەی لە بوارێکی دیاریکراودا هەبێت دێن تەقدیمی ئێوەی دەکەن و ئێوە پاشان لیژنەی لەسەر پێک دەهێنرێت یاخود چۆنایە لە هەمان کاتدا چۆن تەقدیمی بکات بەڵێ سپاس بۆ پرسیارەکە و هەموو ئەو گەنجانەی کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵایە بیرۆکەیەک یاخود پرۆژەیەک یاخود چارەسەرێکیان پێ بۆ بابەتێکی ژینگەیی دەتوان لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە 2050 لە سوشال میدیاوەتە لە فیسبوک ئینستاگرام تویتر لینکی فۆرمەکان دانراوە لەوێ ئەتوانن تەقدیمی بکەن پرۆژەکانیان پێشکەش بکەن ئەم پرۆژانە بێگومان لیژنەیەکی زۆر شارەزا لەو بوارەدا پیاە ئەچێتەوە کە
چکە پرۆژەکە بە هاوکاری یونامی جێبەجێ دەکرێت لە عێراق و ئەم لیژنەیە کە پێچێتەوە باشترین پرۆژەکان هەڵەبژێرن 16 بۆ 18 مانگ ئەم کەسانە ئەم تیمانە پێکەوە کۆ ئەبنەوە لە یەک شوێن و ئیش لەسەر پرۆژەکانیان دەکرێت. دواتریش لیژنەیەکی شارەزا کە پێک هاتوون لە کەسانی پسپۆر لە بابەتەکانی ژینگە و لە بابەتەکانی جێبەجێکردنی پرۆژە و هەروەها لە کەسانی بەرپرس و لایەنی پەیوەندیدار کە بتوانن هاوکاری ئەم گەنجانە بکەن پرۆژەکانیان جێبەجێ بکەن هەمویان پێکەوە کۆ دەبنەوە و ئەو پرۆژانێک کە ئەتوانرێ لە ئەرزی واقع بە تەواوەتی جێبەجێ بکرێ هاوکاریان دەکرێ و چۆن بڵێ ئێمە تقریبەن ئەو لینکانە یاخود ئەو پەیوەندیانی کە ضرورە بۆیان دابین دەکەین تاوەکو پرۆژەکانیان بە تەواوەتی جێبەجێ بکەن لە هەرێمی کوردستاندا. باشە ئێوەکو لە سەرپەرشتیاری پرۆژەکە ئایا مەرجتان داناوە بۆ ئەوانەی ئەیانەوێت بیرۆکۆ پرۆژەکانیان تەقدیم بکەن واتە بێت مەرجەکانیان ئەوە بێت یاخود تەنها پرۆژەکە گرینگە لە هەمان کادا چەند پرۆژەش وەردەگرن مەبەستم لەوەی قۆناغی دووەمە. بەڵێ ڕاستێکی مەرجەکە تەنها ئەوەیە کە تەمەنی لە نێوان 18 بۆ 35 ساڵدا بێ بەلای ئێمەوە زۆر تەرکیزمان نەخستۆ سەرۆی بۆ نمونە تەنها قوتابی بێ یاخود تەنها لەو بوارەیە ئیشی کرد بێ بەڵکو هەر کەسێک کە بیرۆکەیەکی داهێنان کاریانی پێ بێ هەر کەسێک کە پێی وایە کە پرۆژەیەکی هەیە کە ژینگەی هەرێمی کوردستان دەتوانێت بپارێزێت یاخود ڕێگری بکە لە گۆڕانی کەشوهەوا تاوەکو ساڵی 2050 بۆیە پلاتفۆرمەکانیشمان ناوی 2050 چونکە پێمان وایە کە ئەبێ ئێمە دیدگایەکی دوورمەودامان هەبێ و دەبێت لە ئێستەوە بیرکەینەوە لە ئەو داهاتوەی کە ئێمە بنیادی دەنین بۆ جیلەکانی دوای خۆمان چونکە گۆڕانی کەژوهەوا ئێستا تەسیری زۆر لەسەرمان لەبەرەوە ئەبێ بیرکەینەوە ئەگەر بەم شکڵە بڕۆین کەواتە لە 2050دا یاخود لە 2040دا چی ڕوودەدا بۆ مەرجەکانی تر ژیانی مەرجێکی زۆر دیاریکراومانە تەنها تەمەنەکە و کەسەکە بیرۆکەیەکی باشی هەبێت ئەتوانێت تەقدیم بکە. بەڵێ کاتە ئەو بیرۆکە یاخود ئەو پرۆژەیە بە قۆناغی جیاواز تێدەپەڕێت لە پاشاندا ئێوە دانایك هەڵدەبژێرن گەربێت و بۆم لە پرۆژەیە بگاتە قۆناغەکانی کۆتایی ئایا لە ڕووی مادیەوە یاخود لە ڕووی بڕێک پارەوە بۆی سەرف دەکرێت تاکو بتوانێت پرۆژەکەی جێبەجێ بکات. یەکێک لە ئاماجە سەرەکیەکانی ئەم پرۆژەی ئێمە کە ئەعلانمان کردووە هەم لە سەرەتاوە لە بەشی یاریەکەداوە هەم لە بەشی دووەمیشە تەرکیزێکی زۆرمان خستۆتە سەر ئەوەی کە ئیتر گەنج خۆی هەستێ بەوەی کە کۆی ئیشەکە لە ئەستۆ بگرێت واتە ئێمە تەواوی ئەو زانیاری و ئەو یعنی ئەو ئەزمونانی کە پێویستە ئەو کەسە لە بەردەستیا بێ بۆی پرۆژەکەی جێبەجێ بکە ئێمە دەیخینە بەردەستی و هەروەها کەسانی ڕاهێنەر لە بوارەکەی و کەسانی شارەزا لەگەڵ یا ئەبن بۆ ئەوی پرۆژەکەی جێبەجێکە هەروەها هاوکاری دەکەین کە سپۆنسەر بۆ پرۆژەکەی خۆی وەرگێت بەڵام ئێمە وەکو خۆمان هیچ بڕپارەیەک یاخۆت هیچ هاوکاریەکی مادی ناین بەو کەسە. بەڵێ کاتە خات و ساکار ئەمەوێت لەبارەی ئەو ڤیدیۆگەیمینە زیاتر بۆ ماڕوون بکەیتەوە چی لە خۆ دەگرێت ئایا جیاوازە لە جۆرە یاریە واقعەکانی تر لە هەمان کاتدا گێڕانەوەی چیرۆکەکان چۆن دەبێت لە ناویاندا ئایا چی لە خۆ دەگرێت مەبەستم ئەو چیرۆک و سیناریۆیە کە لە نێو ڤیدیۆکەدا بوونی هەیە. بەڵ بەس بۆی ئەو تێرمە چونکە تێرمەکە زۆر تازەیە زۆربەی خەڵک وازارە ئەمە ڤیدیۆگەیمە بەس ڕاستێکی ڤیدیۆ گەیم نییە بەڵکۆمە یاریەکە کەتیایە سوۆشڵ میدیا و ئەرزی واقعمان تێکەڵ کردوتەوە واتە کەسێک لەسەر پلەیستیشنەکەی یاخود ئەکسبۆکسەکەی دانانیشە یاری بکە بەڵکو خۆی هەڵدەستێ لە ماڵەکەی دەچێتە دەرەوە یاریەکە دەکات هەر بۆ ئەوەی بەرچاوڕوونیەکتان هەبێ ئێمە یاریەکەمان 3 هەفتە لەمەوە پێش ڕاگەیان و کاتێک یاریەکەمان ڕاگەیان پۆستێکمان بڵاو کردەوە لە سوۆشڵ میدیا وتمان خاتوونێکی ئەجنەبی مۆبایلێکی ون کردووە ئەم هەر کەسێک دەیەوێت هاوکاری ئەم خاتوونە بکات کە پەیوەندی بەم ژمارەیە بکە. پێخۆشحاڵانە کەسانێکی زۆر لە هەرێمی کوردستان لە هەر چوار شارەکەەوە پەیوەندیان بە ژمارەکەەوە کرد و ئامادەی خۆیان دەربڕی بۆ هاوکاریکردنی ئەو خاتوونە. ئەوەی بەلای ئێمە گرنگە ئەو ئێحساسی یارمەتیە یاخود ئەو بەرپرسیارەتەیە کە لە تاکی ئێمەیە هەبێ و زۆر بەلامانە سەرنجڕاکێش بوو کە کەسانێکی زۆر تەلەفۆنیان دەکرد و ئامادە بوون بڕۆن بە تەواوەتی یارمەتی ئەو خاتوونە بن. ئێمە چیرۆکێکمان هەبوو هەموو ئەڵتەرنەتیڤ ڕیاڵیتی گەیمێک چیرۆ
چیرۆکێکی خۆی هەیە چیرۆکەکەی ئێمە بریتی بوو لەوەی کە خاتوونێک مۆبایلێک ون دەکات لە 2021 ئەم مۆبایلە بە شێوازێک لە شێوازەکان بە کاتدا گەشت دەکاتەوە بۆ 1976 کوڕێک کە ناوی حەمولیە لە 1976 ئەم مۆبایلە ئەدۆزێتەوە ئەو کەسانی کە پەیوەندیان ئەکرد بۆ ڕقەمەکە ئۆتۆماتیکلی ئەکەوتنە ناو ئەو گفتوگۆیەوە کە کەسێک مۆبایلەکەی هەڵەگر کە نێزانی ئەمە ئایفۆنە ینی ئەیوت ئەمە چییە پرسیاری ئەکرد و لە ناو گفتوگۆکە ئەیوت ئێوە لە ساڵی چەند ئاژیم من لە 1976 ئاژیم زۆرێک لەو کەسانی کە پەیوەندیان پێوە کردین دوای چەند خولەکێک لە قسەکردن ئیتر بۆیان دەرەکەو کە ئەمە یاریە هەندێکی تر بۆیان دەرنەئاکەوە چوونە ناو پرۆسسەکەەوە لە هەموو شارەکان ئێمە هەماهەنگمان هەبوو ئەم کەسانە کۆمەڵک شوێنیان دیاری کردبوو لەبەرەوە بۆ منە کەسێک کە لە هەولێرەوە پەیوەندی ئەکرد حەمولی یاخود ئەو ئەکتەرێکی ئێمە دامان نابوو دەوری حەمولی ببینێت کە جوابی تەلەفۆنەکەی ئەیایەوە ئەم کەسانی ئەناردە شوێنی جیاواز لە هەر یەک لەم شوێنانە ئەم یاریزانانە بە کللتوری کۆنی خۆیان ئاشنا ئەبن و گفتوگۆیەک دروست ئەبێ لە نێوان ڕابردووە لە نێوان ئێستا و ڕابردووە لە بەرەوەی باوەڕمان وایە ئەگە گفتوگۆیەک نەبێ لە نێوان ئێستا و ڕابردووە ناتوانین داهاتوو بنیاد بنین و داهاتوو بنیاد دیدگای داهاتوو کاتێک بنیاد دەندێ کاتێک کە ئێمە گفتوگویەکی باشمان هەبێ لەگەڵ ڕابردووی خۆمانە و شارزایەتێکی باشیشمان هەبێ لەگەڵ ڕابردووی خۆمانە ئەم میتۆدە زۆر جیاوازە و لۆچێ بۆ هەنێک بڵێن ئەم شتە چۆن ئەنجام درراوە ڕاستەکە بە پرۆسسێکی زۆر درێژا ڕۆشتووە تقریبی 8 مانگ زیاتر پرۆسسی نووسینەوەی چیرۆکەکەی و پرۆسسی نووسینەوەی پرۆژەکە ئەنجام درراوە کە هاوکارم مایرە کوپرس ئەویش زۆر ئیشیە کرد لەگەڵمان لەسەری و ئەتوانم بڵم کە میتۆدەکە خۆی زۆر جیاوازە لەبەرەوەی سەرنجێکی زۆری لەسرە و بڕیارە کە دوو توێژینەوەی لەسەر ئەنجام بدرێ کە لە دوو جۆرنەڵی نێودەوڵەتیا بڵاو بکرێتەوە و یاریەکە بەم شێوەیە ڕۆشتووە بۆ ساڵی داهاتوش ئەمە تەنها تێست بووە لە هەرێمی کوردستان ساڵی داهاتوو یاریەکە بە شێوەیەکی گەورەتر ئەنجامەدرێ و هەروەها ئەمە بژڵم کە یونامی پێخۆشحاڵانە ئەم پرۆژەیە هەم یاریەکە و هەم هاکەتۆنەکە ساڵی داهاتوو لە باشووری عێراقیش ئەنجامەیە و لە ئەگەری سەرکەوتنیا لە باشووری عێراقیش ئەم میتۆدە بۆ وڵاتانی دیکەی جیهان دەگوازرێتەوە. بەڵێ خات و ساکار لە قسەکاندا ئاماژە بۆ کرد کە دوو توێژینەوەی لەسەر ئەنجامەدرێت ئەم توێژینەوەانە کە ئەنجامەدرێت لەسەر ئەم یاریە دەرخەری ناوەڕۆکی یاریەکە یاخود زیاتر تێگەیشتنی چیرۆک و ئەم ناوەڕۆکەی و پەیامەکەیتی لە خۆ دەگرێت بۆ دەوروبەر یاخود دیاریکردنی ئاستەکەیەتی مەبەست لەم جۆرە توێژینەوەانە چۆناییە کامیان دەگرێتەوە؟ بەڵێ دوو توێژینەوەکە دوو توێژنەوەی جیاواز دەبن توێژینەوەی یەکەمیان بریتی دەبێت لەوەی کە توێژنەوەیەکە لەسەر ئەوەی چۆن ئەتوانین ئێمە ڕەفتار و ئاکاری خەڵکەکان بگۆڕین لە ڕێگەی کۆمەڵێک میتۆدی جیاوازەوە کە یەکێکیان ئەو یاریەکە ئەنجاممانیاوە ئێمە زۆر گرنگیمان بۆیاوە کە لە میتۆدە کۆنەکانی بەشداری پێکردنی گەنجان بینێ دەرەوە کە بریتە لە وەرکشۆپ و ڕاهێنان و ئەو سیمینار و پانێڵ بێگومان ئەمانە گرنگی خۆیانیان هەیە لە هەنێک بابەتە بەڵام بۆ ئەم بابەتە کە بەشداری پێکردنی گەنجانە دووبارە لە کۆمەلگاکەیانە و چالاکردنەوەی گەنجانە ناو کۆمەلگاکەیانە پێمان وایە گەنجان ئەبێ بچنە دەرەوە ئەبێ کار بکەن ئەبێ هەنگاو بنێن نابێت شتێک بێ لە ژوورێکە تەنها مناقەشە بکەن و هیچی تر بە عەمەلی شتیان نەبێ کەواتە هەر بۆیە توێژینەوەی یەکەم تەرکیزە خاتە سەر ئەوەی کە بە ئینگلیزی پێوترێ behavioral change واتە گۆڕانی ڕەفتار لە کەسەکانە بۆ توێژینەوەی دووەمیان کە پرۆفسۆر دەیڤد ئەنجامی دەدات لە زانکۆی نیویۆرکەوە بریتی دەبێت لەوەی کە تەرکیزە خاتە سەر alternate reality game خۆی یاریەکە و پرۆسسی یاریەکە و چۆن ئەتوانن ئەم یاریە بەکاربێنن بۆ مەبەستی جیاوازی کۆمەڵایەتی و سیاسی و ژینگەیی جیاواز لە هەموو ئەو مەبەستانی پێشووتر کە بووی بەکار هاتووە کە تەنها بریتی بۆ لە بە بازارکردنی فیلم و ڤیدیۆ کلیپ و گۆرانی. بەڵێ لە قسەکانت هەمان کاتە ئاماژەت بۆ کرد کە ئەم یاریە دەیگەڕێنێتەوە بۆ ئەو کاتەی بۆ نمونە
ڕابردووی خۆی یاخود کللتور و دابوونەریتی خۆی بناسێت لە هەمان کاتە دیدگای بۆ داهاتوو دەگەڕێت نەمە زیاتر لەبارەی ئەمەوە بۆ ئێمە خەیتە ڕوو ئایا گەربێت و ئەو وردەکاری لە ڕابردوو دابکات یاخۆ ئەو کللتورە بناسێت دیزگاکان چۆن گۆڕانکاری بەسەر ئەو کەسەدا دێت طبعاً ئێوەکو بەشێک لە سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە. بەڵێ یەکێک لەو بابەتانی کە بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێش بوو ئەو بوو کە هەندێک لەوانەیە کە تەلەفۆنیانە کرد کە کاتێک ئەیانزانی کە ئەمە یاریە یاخود ئەسڵەن هەندێکی تریان کە لە مۆزوعەکە تێنە ئەگەشتن ئەیانوی زانیاری زیاتر وەرگرن پرسیارێکی زۆریانە کرد سەبارەت بەوەی کە ئێستا عێراق چۆنە هەرێمی کوردستان چۆنە طبعاً لە 76 هەرێمی کوردستان بەم شکڵی ئێستا نەبووە لەبەرەوە کاتێک کە ئەکتەرەکەی ئێمە ئەیوت هەرێمی کوردستان نییە هەر عێراقەیە ئێستا بەلایەنەوە سیر بوو چۆن نییە لەبەرەوە تەرکیزمانە خستە سەر ئەوەی کە گفتوگۆکە هەم شتی پۆزیتیڤی تیابێ هەم شتی نەگەتیڤی تیابێ تەرکیزە خرایە سەرەوەی کە تۆ ئێستا لە وڵاتێکە ئەژیت تا ڕادەیەک ئەتوانی بڵێ ئازادێکی زیاتری تایە یاخۆت ئەتوانی بڵێ بۆ منە تەکنۆلۆژیا بەرەو پێش چووە ئەم جیازێکە بەدەستی ئەوەیە زۆر بەلایەوە سەیرە بەڵام ئێسێمە هەمومان بەدەستمانەوەی بەلاشمانەوە سیر نییە و چەندین گۆڕانی تر بەڵام تەرکیزمانە خستە سەرەوەشی کە ئەو کات بۆ منە پلاستیک و چودی نەبووە ئەو کات ڕێژی ئاو زۆ باش بووە ئەو کات ژینگە بەم شێوەیە نەبووە بەڵام ئێستا ژینگە زۆر گۆڕاوە کاتێک کە ئەکتەرەکەمان ئەیزانی بۆ نمونە کە ژینگە بەم شێوەیە گۆڕا گفتوگویی دروست ئەکرد لەگەڵ ئەو کەسانی کە تەلەفۆنیان ئەکرد گەنجەکان جارێکی تر هەستمانە کرد ئەو ئەحساسیان بۆ دروستە بوو کە ئایان وت چۆن ئاوە یاخۆت ئەی ئێمە چی بکەین بۆ ئەوی کە لە داهاتوەوانە بێ من تەنها ئەمێ ئاماژە بۆ بەم کە دوای یاریەک دوای 2 هەفتە لە یاریەکە ئێمە لەگەڵ هەندێک لەو یاریزانانەی کە بەشداریان کرد بوو لە هەولێر و لە سلێمانی دوو کۆبوونەوەی جیاوازمان کرد و پێخۆشحاڵانە ئەو کەسانی کە هاتن و کە گفتوگویان ئەکرد ئەتوان بڵێم کاردانەوەیکی زۆر باشیان هەبوو و یەکێک لەو پرسیارانی ئەمە لەوێ لێمان ئەکردن ئەوە بکە ئەگەر تۆ گفتوگۆت لەگەڵ ڕابردووە کردووە و پێت وایە بۆ نمونە ژینگە بەم شێوە نێگەتیڤە گۆڕانی بەسەرا هاتووە ئەی تۆ ئەتەوێت چی بکەی بۆ ئەوەی بۆ داهاتووت بەم شێوە نێگەتیڤە گۆڕانی بەسەرانەیە بەڵکو بە شێوەیەکی ئەرێنی بێ ئەمە یەکێک بوو لەو گفتوگویانەیە کە لەگەڵ هەرێک لە یاریزانەکانە ئەمان کردووە پێش لەبەروی زۆر گرنگە کە ئێمە لە ڕابردووی خۆمان تێ بکەین هەتاوەکو لە ڕابردوو شتێ نەگەین ناتوانین داهاتوویەکی باش و سەرکەوتوو و ئەرێنی دروست بکەین لەبەروی هەموو وانەیە کە لە ڕابردووی خۆمان و لە ڕابردووی کۆمەڵگەی خۆمان لە هەموو لایەنەکانەوە وەرمانگرت بێ کارەکاتە سەرەوەی کە ئەمانەوێت چ جۆرە داهاتوویەک بۆ نەوەکانی دوای خۆمان دروست بکەین بەڵێ کاتە خات و ساکار بربەست و ئاستەنگەکانی بەردەم ئەم پرۆژەیە چی بووکەوە هەر لەو کاتەوە دەستان پێک لەو کاتەوە بیرۆکەکەتان داڕشت دەکرێت بڵێن ئاستەنگەکان چی بوونە ئەتوان بڵم ئاسنگەکان زۆر بۆن ڕاستەکەی یەکەم ئاستەنگ ئەو بوو کە ئێمە خۆشمان شارەزاییکی زۆرمان لە بوارەکەیان نەبوو ئێمە خۆشمان پێویست بوو بە پرۆسسێکی زۆر ڕابڕۆین تاوەکو فێربین تاوەکو بزانین ئەمە چییە تاوەکو بتوانین میتۆدەکە بەکاربێنین لە برەوەی میتۆدەکەەوە گوتم یەکەم جار لە جیهانیشا بەکاربێت لە برەوە پێش ئێمە شتێک نەبوو بڵێم ئەتوانین بڕۆین سەیری ئەم نموزەجە بکەین یاخۆ بتوانین سەیری ئەم نمونەیە بکەین و ئێمە بتوانین وانەی لێوەرگرین ماکسەوە بوو کۆی پرۆسسەکە خۆمان داماڕشتایەتەوە پێخۆشحاڵانە ئێمە دوو لیژنەی ڕاوێژکاریمان هەبوو و یەکیان لیژنەیەکی توێژەران بوون کە بریتی بوون لە کۆمەڵی مامۆستای زانکۆی پەڕێز لە ناوەوەی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستان کە کۆمەڵێک کۆبوونەوەاتمان لەگەڵاکردن و ڕاوێژمان پێکردن سەبارەت بەوەی کە ئێمە چۆن بتوانین میتۆدێکی بەم جۆرە بەکاربێنین بەڵام بە شێوەیەکی زانستیانش کە بتوانین گۆڕانکاری ئەنجام بین و هەروەها لیژنەیەکی ترمان هەبوو کە لیژنەی گەنجان و داهێنانکاران بوون کە چەندین کەسی جیاوازی تیا بوو ڤیدیۆ گەیمەری تیا بوو بلۆگەروی کۆمەڵێک بلۆگەر و کۆمەڵێک کەسانی شارەزا لە بواری سۆشیال میدیا هەروها کۆمەڵێک کەسانی ترکە لە نەتەوەی یەکگرتووەکان کاریان دەکرد لە ناو لیژنەکەیا بوون و بەڕاوێژکردن بە هەردوو لیژنەکە بەڕاوێژکردن بە پرۆفسۆر دەیڤید لە نیویۆرکەوە و
بە پرۆسێسێکی دوور و درێژی 6 بۆ 8 مانگی ئەنجا توانرا پرۆژەکە بەو شێوەیە ئەنجام بدرێ. هێشتاش لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەیە چەندین ئاستەنگ هەبوو. یەکێ لەو ئاستەنگانە ئەو بوو کە ئێمە بڕاستێکی وەک گوتم چکە ئەمە یەکەم جار ئەم جۆرە پرۆژەیە ئەنجام بدرێ. بیرمان لەوە نەکرد بۆیەوە کە لەوە چێ کاردانەوەی هەر یەک لە شارەکان جیاواز بێ بۆ یاریەکە. هەل لەبەر ئەوە بوو کە بەداخەوە لە هەڵەبجە و دهۆک کاردانەوەیکی کەمترمان هەبوو وەک لەوەی کە لە وەڵامدانەوەی کە هەمان بوو لە هەولێر و سلێمانی هەر بۆیە لە هاکەسۆنەکەدا کە قۆناغی دووەمە دەمانێت تەرکیزێکی زۆر بخەینەوە سەرەوەی کە گەنجان لە هەر چوار شارەکە وەکو یەک بەشداری بکەن نەک شارێک کەمتر لە شارێکی تر بەڵکو هەمووان و یەک بەشداری کرد و هەمووان پرۆژە پێشکەش بکەن و هەمووان لە ناو پرۆسێسەکە یابن. بێگومان هەموو ئەو غەڵەتانەی کە ئەنجام درراوە و هەموو ئەو با بڵێن لیستێکمان بۆ خۆمان نووسیوە کە ئەو غەڵەتانی کە ئەنجام درراوە بۆ ئەو وانانی کە فێری بووین بۆ ئەوەی کە لە یاریەکی ساڵی داهاتووە و لە پرۆژی ساڵی داهاتووە دووبارە نەکرێنەوە و هەروەها بۆ ئەوەی کە بنەمایەکی باشیش بێ بۆ ئەو پرۆژانەی ترکە هەم لە باشوور عێراق یونامی ساڵی داهاتوو بڕیارە ئەنجامی بە و هەروەها ئەگەر وڵاتانی دیکەش بیانێ ئەنجامی بن ئێمە بتوانین لستێکی خۆمانیان لەگەڵا شێرکەین و ئەوان بتوانن سوود لێوەرگرن. بەڵێ خات و ساکار سپاس بۆ بەشداری لە تەوەری یەکەمی بەڕامی بەیانی باش کورساندا بە هیوای سەرکەوتنی زیاتر هەروە بەردەوامی زیاتر و دەرخستنی بیرۆکە و بیرۆکەی نوێ و زیاتریش. سپاس بۆ خات و ساکار ئەمەریکێک لە سەرپرشتیارانی پرۆژەکە بشێکی ڕاستەخۆ لەگەڵمان. سپاس بۆ زانیار